بێئاوی تەنگی پێ هەڵچنیون. دانیشتووی ناحەی شۆڕشن لە قەزای چەمچەماڵ. لە ڕێگەی تانکی و دەبە و کەرەستەی سادەوە ئاو بۆ ماڵەکانیان دەبەنەوە. حەو ڕۆژارێک گەڕێکی ئاو دێ ئەوش کە جار وایە سعاتێ دێ جار وایە سعات و نیوە کەس پڕی ناکە ئاو بەو سۆندەباریکە هەتا دەبەیە پڕەبێ ئەبێ 2 سعات و نیو 3 سعات چاوەڕێ بکەیت تا دەبێ ئاوە بینەوە. من ماڵمان لە قادکرەمەکانە لە قادکرەمەکانەوە دێم بۆ ئێرە بۆ ئاو دێم بۆ ئەم حەوزە لێرە ئەمە ئاو شۆڕش ماڵمان لە قادکرەمەکان 15 شەوە ئاو نهاتوو. چیرۆکی کەم ئاوی لێرە زیاتر لە 30 ساڵە دەستی پێکردووە. ئەم ساڵیش بەردەوام دەبێت. ئەگەر بە ڕێگەی ناتەندروستیش بێت ناچارن خۆیان لە بێئاوی ڕزگار بکەن. بەشێک لە ماڵەکان 15 ڕۆژە ئاویان پێ نەدراوە. ئەم جلیکانانە تەندروستیش نییە بە پێ بڵێن لە ڕووی تەندروستی و ڕێگە پێدراو نییە ئاوی خواردنەوەی تێگەی. ئیتر ئەمە ژیانی ئەم شارە هەروە بووە. ئیتر نازانم حکوومەتەکەی چارەسەرێکمانەکە. ئەم ئاوە ئەدەن بە هاوڵاتیان بە بۆڕیەکی باریک و بچووک کە ئینجێک نییە یان 3 ڕوبعە. ئەم 3 ڕوبعە هەر سیارێک ئەم دەبانە پڕی کات نیو سعاتی پێ ئەچێت. بێئاوی هەموو سنووری قەزای چەمچەماڵی گرتووەتەوە. شەمعەکانی بەرناکەون. هەر تانکەرە پڕ دەکرێت و بەرەو گەڕەکەکان بەڕێ دەکەوێت. تانکەری 4000 مالیە سەنن. خۆ دیژوەرەوە ماتۆڕێکە بەخوا بەتاڵێکی ئەوە ئازار نەردەداق بەنزینەکە ئەمە 5000 چەندێکیش بۆ مەکینەکە دابنن لەبانی لاگەیشەوە بەخوای دێنە 12-13 هێشتا ئیداری شارەکە نازانکەی کێشەی کەم ئاوی سنوورەکە کۆتایی دێت. چاویان لە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە. ئەمیش بەدەست نەبوونی بودجەوە چارەنووسی نادیارە. لە هەوڵداین لە 2-3 لایەنەوە بۆ ئەوەی ئەم ساڵش 2 ملیۆن لیترەکە ئاو دابینکەین بۆ ئەوی بە تەنکەر بیدەین بە چەرمۆسیتی و گەڕەکی ئاسوودە و بەشێک لە 48ەکان بۆی ئاوی ئەوان بدەین بە هاوڵاتیەکانی تر. قەزای چەمچەماڵ لە یەک ڕۆژدا پێویستی بە 6,000 متر سێجا ئاو هەیە. بەڵام 15,000 متر سێجا ئاو دەگات بە قەزاکە. هێشتا هاوین نەهاتووە. چەمچەماڵ شاری نەوتوغاس ئەو شارەی چاوی بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراقیش لە ژێر خاکەکەیەتی و پڕە لە خێر و بەرەکەت داد و بێدادیانە لە دەست بێ ئاوی. پێ ناچێت ئەم هاوینەش ئاوی گۆبتەپەیان پێ بگات و لە خەمی 30 ساڵە ڕزگاریان بێت. محەممەد ڵشاد زوومی سلێمان.